سڵاو ڕێز خۆشەویستان، ئەم شەو لەم پەیجەوە قسە و باسەکانەکەم. دڵنیام کە زۆری خەڵک بەم پەیجە هێشتا ئاشنا نییە، لەبەرەوە ئاساییە چونکە یەکەم جارەکە لایڤی تێدا دەکەمەوە بەڕاستی، وە زۆربەی خەڵک نازانن کە ئەم پەیجە پەیجی منە و ئەوانە نازانن. لەبەرەوە زۆر ئاسایی وەری بگرن ئەگەر ئەم شەو خەڵکانێکی کەم بەژار بن، بەڵام دوایی ئەتوانین ببین بۆ ئەکاونت و بۆ شوێنەکانی تر بۆی کە زۆرترین خەڵک بیبیسێ. بەهەرحاڵ ڕێز و احترام بۆ هەموو لایەکان هەیە، هەمووتان بەخێر بن. سەرچاوی ئارام ئەحمەد، هیوادارم کە زۆر باش بن و بۆ یەکەمین جار لەم پەیجەوە ئەم شەو لە خزمەتی ئێوەی خۆشەویستە. باشە، ئەوە سین تاوەکو هەروە مەجموعەیەک لە دۆست و ناسا و ئەوانە کۆبنەوە، دوایی ئەچینە ناو قسە و باسەکانەوە لەسەر ئەو ڕووداوی کە ئەمڕۆ ڕوویدا و لەسەر ئەو هەڵوێستانەی پارتی بەرامبەر بە مامۆسایانی ناڕازی بەمان گرتوان وانە قسە و باسەکانمان ئەبێت. بەخێر بێن. کاکە ئەم دەسەڵاتە ئەوەندە دەنگی ئازاد ئەترسێ هیچمان پێڕەوا نابینێ بەڕاستی. یعنی دەسەڵاتی پارتی وێچێتی زۆر سێرن، ئەم هەموو سەرۆت و سامانەیان دزیوە، ئەم هەموو تەلەڤیزیۆنی ئاسمانی و ناوخۆ و مێدیا و هەزاران پەیج و ئەکاونت و فڵانیان هەیە، کەچی ماڵتان ئابێت لە یەک پەیجی ئارام ئەحمەد ترسن. زۆر سێرن بەڕاستی. یعنی ئەیانەوێ ئەو ئارام ئەحمەد لە سۆشیال میدیایە یەک دەنگی نەمێنێ، ڕەنگی نەمێنێ. ئەوە بۆ خۆی مشکلەکەیان. باشە خۆشەویستان، بەخێر بن سەر چاو. وڵا بەڕێی من بیدەم بە هینەکەیش باشە خۆشەویستان، پێم وایە شێری کەمە ئەو هینە باش. باشە خۆشەویستانی ئارام ئەحمەد، وردە وردەچێن ناو قسە و باسەکانەوە. لە دوایە بڵاو بێتەوە هیچ کێشێکان نەبێ، هەمووی باسی هەموو یەکەین، ئومێد و فلان و ئالەم بابەتانە هەموو لەسەر ئەوانە قسە و باسمانە بێت و هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایەک بگەێنم ئازیزان و خۆشەویستان و ڕاو بۆ چوونەکانی خۆشم بڵێن. هەڵبەتە چوونی خەڵک و مامۆستایی ناڕازی بۆ دێگەڵا و ڕێگریەکانی هێزەکانی پارتی و ئەو هەڵوێستە ناجامرانەی پارتی و لایەنگرەکانیان لەسەر ئەوانە قسە و باسمانە بێت، لەسەر ئومێد خۆشنەوە ئەوانە قسە و باسمانە بێت و تەمەناکەم کە بتوانم وەڵامێکی باش و جددی بدەمەوە بە دەسەڵاتی شەڕەخۆری پارتی و بنەماڵی بارزانانی و دەستکەلاکانی. ئازیزانی ئارام ئەحمەد، مامۆستایان و بەشێک لە فەرمانبەران وەکو هەمووتان ئاگادارن دوایین ڕێگای مەدەنیان بەکارهێنا لە باشووری کوردستانە. دیارە خەباتی مەدەنیش هەر ئەو شێوازەیە کە دواهەمینیان مانگرتنە لە خۆراک، مانگرتن لە خواردن لەژێر دەسەڵاتێکدا دێتە بوون کە تا ئەو پەڕی وەحشەت بێت، وەکو دەسەڵاتەکانی پارتی وێچێتی. واتە خەڵکێک ئەگەر لەژێر هەر دەسەڵاتێکە بۆ داواکاریەکانی خۆیان مانیان لە خواردن گرت و ئەو ڕێگەیان گرتە بەر کە زۆر جار مەرگیشی تێەکەوێ و چەندین نەخۆشی ئەوانەی تێەکەوێ، ئەوە بزان کە ئەو دەسەڵاتە زۆر فاشیە و زۆر دیکتاتۆرە و دەسەڵاتێکە کە ستەمکارە، دەسەڵاتێکە کە بەڕاستی بۆ ئەوە ناشێت کە 24 سعات لە حکومڕانیە بمێنەوە. ئێمە لێرەوە بە چەند ئەنجامێک ئەگەین لەسەر ئەو ڕووداوای ئەمڕۆ و پێشووتریش. هەمووتان بەخێر بن سەر چاوان. خەباتی خەڵک هەر وەک زۆربەتان ئاگادارە لە سەردەمی قەڵەم و مراجعەوە لە ڕاپەڕینی 1930ەوە کە لە بەدەرکی سەرا دەستی پێکرد هەتا ئەمڕۆ جوانترین و پڕمڕاڵترین خەباتی کۆمەلگای کوردیە
لە 100 ساڵی ڕابردووە دش بەو ستەمکاری کە هەیە جا ئەو ستەمکاری ئێستامکاری هی بەعز بێ هی ڕژێمەکانی پێش بەعز بێ و هی ئێسەیەکێتی و پارتی کە هەیە لە بەرامبەر هەموو ئەوانەیە بەڕاستی ئەتوانم بڵێم کە ڕۆڵێکی زۆر شەریفانیان جێڕاوە خۆپیشاندان کاتێک بارەگایان سووتان پێیان ئەوتن ئەوانە تێگەرن ئەوانە ئاژاوەچین کاتێ بایکۆتیانەکەیت ئەیانوت ئەمانە تەمبەڵن و ئەوەن کاتێک هەر ئەم خەڵکە بۆ دوای مافەکانی خۆی ڕویانە کردە بەغا تێگڕای سەرانی بنەماڵە شەو هەتا بەیانی لە سەرانی حەشی شعبیە پاڕانەوە کە ڕێگریان لێ بکەن لە کەرکووک گێڕانیانەوە لە میدیاکانیش هەزاران تۆهمان خستە پاڵیان کە ئەمانە جاشی دەرەچین کە ئەمانە ڕوو لە بەغا ئەکەن دژی هێنن دژی دەسەڵاتی خۆماڵین و ئەمانە جاشی ئەم و جاشی ئەوون ئالەباتەن ئەمڕۆژ لە دوای هەموو ئەو ڕێگایانە کە تاقی کراوەتەوە کە بەرەوە هەولێر ڕۆشتون وتیان هەولێری پێشوازی لە میوانی ڕەزا قورس یا ڕەزاگران ناکە ئەمە فەلسەفەی قوتابیانی قوتابخانە بێقەڵەم و دەفتەر و قوتابخانە گەمژەکانی ڕێبازی بازانی و پارتی بنەماڵی بازانیە ئەم دەسەڵاتە ئازیزانی من هێندە بێ ڕەوشتە لەگەڵ ڕێزم بۆ خەڵکی بەژمێنەتی هەولێر بەڵام دەسەڵات کە هەولێری کردووە بە بنکە و بارەگا و جێگەی حەوانەوەی هەرچی لەشفرۆشی لوبنانی و تورکی و کۆنەجاش و مستشار و بەعسیە بۆ خەڵکی قوربانی و مەزلوم ڕێگە داخراوە ئیتر ئاوایە ئەو کودایەتێکە کە پێی ئەڵەن ڕێبازی بازانی لە دواییشە باسی هەڵوێستی جوامێرانی خەڵکی هەولێر و ئەوانەکەم کە پارتی و بنەماڵی بازانی چۆن ئەو خەڵکیان لەناو قەفەسێکا داناوە پێشینان لە کوردستانە لە کوردەواری خۆنەوتیانە ماڵ لە خاوەن ماڵ حرامە هەر لە ڕاستیە پارتی کە لەگەڵ لەشکری بەعسە هەولێری داژی کردوێتەوە ئێستا بۆ خەڵکی سلێمانی و شوێنەکانی کە حرامە بڕۆنە ئەو شارەوە باشە ئەم خۆپیشاندانە زۆر بابەتی یەکلایی کردەوە کە پێویستە هەر کەسێک بیزانێ یەکێک لەوانە جیاوازی هێز و سنگ و قورسایی و کاریگەری هاوڵاتیەکە لەگەڵ پەرلەمانتارێکە کە جیاوازەکەی تەنها موچەیە لە حقیقەتە هەتاوەکو ئێستا بە درێژایی ئەم 35 ساڵی ڕابردووە پەرلەمانتار نەیانتوانیوە بچووکترین ڕۆڵی ئاوازی بکەن بەرامبەر بە ستەمی پارتی و بنەماڵی بازانی و جەماعەتی یەکێتیش باشە بۆیە سەرۆکی حیزب ئۆپۆزیسیۆنەکان جگە لە بەیاننامە دەرکردن جورئەتی هاتنە دەرەوەیان نییە هەتا بۆ بەردەم ماڵەکانی خۆشیان لە ضمنی قسەکانمە باسی ئەوانی شەکەم لە ڕاستیە هەر لە واقعات داڕزێن باشترە ئاخر لە هەموو دنیاە خۆشەویستانی من سەرانی ئۆپۆزیسیۆن لە پێشەوەی ناڕزایەتیەکانی خەڵکان هەیانە بە چەندین ساڵ خراوەتە زیندانەوە هەیانە ئازادراون هەیانە ترۆریانەکەن هەمانە ڕەنج ئەکێشن زیندانی ئەکرێن زەحمەتە کێشن بەرامبەر بە دەسەڵاتی چەتەگەری و ستەمکار ڕائەوەسن باشە بەڵام هەرێمی کوردستان تاکە شوێنی دنیایە کە سەرانی ئۆپۆزیسیۆن لە سەرانی دەسەڵات خۆش دەژین شاهانەتر ئەژین و بچووکترین کێشیان لەگەڵ دەسەڵاتان نییە کە دەسەڵاتێکی ستەمکار و چەتەگەریە لە حەقیقەتە یعنی منطقیتیان نییە تۆ دەیان حیزب هەن کە مانگانە پارە وەرەگرن لەسەر حسابی ئەو خەڵکە ئەژین بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە بەڵام لەگەڵ سەرانی پارتی وێکێتی ئەوانە بچووکترین جیاوازیان نییە بۆیە جارێکی تر دەرکەوت کە یەکێتی حکومڕانی زۆنی سەوز تەنیا بۆ کۆکردنەوەی باج و ڕسومات و تاڵانی و داهاتی گومرکەکانە ئینا بۆچێکی تر نییە دەرکەوت زۆرینەی هەرە زۆری کۆمەلگای ئێمە جگە لە بەشێکی مامۆسایان و فەرمانبەران دەنا ئەوانەی تری سەرکزانە چاوەڕێی موعجیزەن ئەجینا دەبوو لانی کەم لە دەوری خێمەکەی سلێمانی بۆ پشتیوانی لەبانگرتوان فراوانتر و فراوانتر و فراوانتر بوو بێ بۆیە لێرەدەوە من ڕەخنم لە کۆی کۆمەلگا هەیە بەڕاستی کە هەر کەسە سەری کردووە بەژێر کڵاوەکەی خۆی و ناتوانێت ڕۆڵ ببینێ و لەو شتانی کە لە باشوورە هەیە ناڕزایەتەکانە بەڕاستی بە خاوەن دەرناکەوێت سەرانی ئۆپۆزیسیۆن جۆکەوتم سەرکزانە شەرمنانە تەنها لە دوورەوە تەماشاکەن یا ئاچن لەوێ وێنەیەگەگرن و کۆمەڵی قسەی قۆڕەکەن بۆیە دەرکەوت دەنجی ئۆپۆزیسیۆن لە هەولێر دەنجێکی فەیکە چونکە نەیانتوانی 100 کەس بهێنە سەر شەقام لە یەکگرتووەوە تا کۆمەڵی دادگەری تا شادس تا گروپەکەی عەلی حەمەساڵح تا بەرەی گەلی لاهوری شێرجەنگی ئەوە باسی یەکێتی ناکەم کە بەڕاستی ئەوانە دەیان جار هەتا ئێستا خەڵکی هەولێریان بەشوو داوە و خەڵکی هەولێریان لە کاتێکا بەجێهێشتووە کە لە بەردەمی چەقۆی پارتی و بنەماڵی بازانیە بوون
عزیزان ویسی هەندێ میدیا بە هەندێ بابەت دەرخەری ئەوە بوو کە پاراستن چ ڕۆڵێکی لەناو ئەو میدیانەدا هەیە کە یەکێتی و پارتی و ئەمانە لەگەڵ ئەوانە ئیشەکەن ڕێگریمان لێکن کە قسەکان نەکەن جاجار ئەوە بێت چاپێکەوتنێکی کۆنە پاراستنێک کە ئێستا لە کەناڵی هەشتەلەگە فرانفی باڵە کە بەڕاستی قسەکانی بەدڵ نەبوونە دەبوو ئاوا قسەیکردای دژی مامۆستای ناڕاستی یان کۆکردنەوەی خەڵک لە بەردەم NRT بۆ مەرجی کەسێکی وەکو وریا کە خۆشەویستی زۆر لە خەڵکی کوردستان بوو بەڵام ئەوانە ئەچن بەکارێنەهێن لە پێناوی بەژەوەندەکانی خۆیانە بۆیە پێویستە هەر کەسێ ئەو ڕاستیە بزانێ هەر نووسەر و ڕۆژنامەنووس و ئازادی خوازێ و هەر هونەرمەندێ پشتیوانی ئاشکرای ئەو خەباتە نەبێ کە ئێستا مانیان گرتووە ڕەگێکی لە ناو پاراستنایە ڕەگێکی لە دەستگای سیخوڕی پارتی و پاراستندایە بەڕاستی جا بە هەر ڕخنەوە کە لێمان هەیە لەناو ئەو پۆلە ئینسانەیە بە تایبەت مەجموعەیە خەڵکی زۆر شەرافەتمەندی تێدا کە ئێمە ئەیان ناسین لە حەقیقەتە لەبەرەوە هەر کەسێ بە یەک وشەیش دژی ئەومان گرتنە بێ ئەوە سەری لە ئاخوڕی ئەو دەسەڵاتایە بە دەرەجەی یەکەم ئاخوڕەکەی پارتی و بنەماڵی بازانێ بۆیە دەرکەوت دەسەڵاتی ڕاستەقینەی پارتی هەتا دێگەڵەیە و بە زەبری هێز چەسپاندویەتی و لەوێش بەولاوە هەمووی بمرێ لە برسا بۆی گرنگ نییە ریفراندۆم چیەکانی سنووری سلێمانیش تەنها و تەنها سەرشۆڕیان بۆ ماوەتەوە بەڕاستی ئەوانەی کە دوای مەسعود بازانی کەوتن بە ناوی ریفراندۆم و ئالەم بابەتانەوە تەنها ڕسوۆیان بۆ ماوەتەوە چونکە پارتی لە تێگەڵە بەولاوە هیچ کەسێک بە ئینسان نازانێ و حسابی لەسەر ناکە و خەڵکی هەولێر و بادنانیشی بەڕاستی بە بارمتە گرتووە ئەگەنا خەڵکی هەولێری شەرافەتمەند هیچ کاتێ پارتی و بنەماڵی بازانی نین دەرکەوت کە ئەوان ئامادەن هەر سازشێک بۆ بەغا بکەن تەنها لە دژی گەلی خۆیان باشە بۆیە ئەمڕۆ بینیمان ئەو بازگەیەی کە کۆسەر ڕەسووڵی ڕاگرت ئەو بازگەیەی کە سەرۆکی پەرلەمانی بە 4 فراکسیۆنەوە ڕاگرت ئەمڕۆ مامۆستایان تەنها بە قەڵەمەکانیان تێکیان شکان لە حەقیقەتە دەرسێکی پارتی و بنەماڵی بەزانیان دادا کە بۆ ئەبەد بەڕاستی ڕەسوویان کردن بۆیە ئەوانەی ئەمڕۆ لەو خۆپیشاندانەیە بەشدار بوون سلماندیان لە ئازایەتیە 6 کیلۆمەتر لە پێش هەتاشی تری ئەو کۆمەلگایەوەن کە ناوی کۆمەلگای باشووری کوردستانە باشە اینجا کۆمەڵی خەڵک ئەشن لە ماوەی ئەم 12 ڕۆژەیە ئەشن دایمان گرتووان بۆچی تەنها و تەنها بۆ خۆ دەرخستن بۆ سنگ دەرپەڕاندن بۆ مزایدەکردن بەیانی هەڵەسێ خۆیەشوە تێر ئەخوا جلی جوان لە بەرەکات بۆن لە خۆی ئەدا اینجا ئەڕا بۆ لای مانگرتوەکان کۆمەڵی قسەی قۆڕەکات و پاشان هەڵەسێ ڕسم ئەگرێ لە فەیسبووکا بڵاوی کاتەوە ئەوە ئێمە چین بۆ پشتیوانی سەعاتی نووسە ئالوێ بە دوای ئەڕا بەلا کاری خۆیەوە یعنی ئەبوایە ئێسا ڕێژەی ئەو چەند کەسێک کە مانیان گرتووە ببوایە بەدەیان ببوایە بە سەدان کەس بەڕاستی ئەویان کردایە بەڵام تەنها و تەنها بۆ ئەوە چن باشە ئادەی پاڤڵ تاڵەبانی تۆ چیت بۆ ئەوێ چیت کە زەحمەت نەبێ ئادەی قوبا تاڵەبانی ئەمڕۆ کە تۆ چیت تۆ چیت کە زەحمەت نەبێ لەوێ ئادەی عەلی تۆ ڕۆشی لەوێ قسەی زلەکەی لە دوای ئەوە چیت کردووە زەحمەت نەبێ ئادەی شاد زوو جەماعەتەکەی کە ئێوە چوون لە دوای چوونەکەتان چ جوڵەیەکتان کرد چ حرەکەتتان کردووە یەخەتان بە کام پارتی وێشێتی کرد بە کام حکومەتی عێراقی کرد لە پشتیوانی لەو خەڵکەمانیان گرتووە ئادەی بۆ نمونە لاهوری شێخ جەنگی تۆ کە ڕۆشی بۆ ئەوێ کۆمەڵی قسەی گەورە کرد بۆچی لە دەرەوەی ئەوە نەتانتوانی یەک ڕۆڵ ببینن بۆ پشتیوانیکردن لەو خەڵکە کەمانیان گرتووە یعنی ئێوە ئەچن چیەکەن لەوێ هەمووتان ڕۆشتون بۆ ئەوێ ڕسمتان گرتووە کۆمەڵی قسەی زلتان کردووە لە دوای ڕۆشتەوە مەسەر ماڵ و ژیان و گوزانی خۆتان باشە ئەو هێزانەی کە ناو بردن زەحمەت دەبێ هێزی ئێوە لەکوێ لە هەولێر کاکە ها ئەی لە سلێمانی هێزەکانتان کوا ئەم هەموو گروپە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە بۆچی ئێوە ڕۆڵتان نییە کە پشتیوانی لەو خەڵکە بکەن کوا هێزەکەی تۆ کاکە عەلی حەمە ساڵح تۆ 4 کورسی هێناوە 20,000 دەنگ بە نمونە ئەم 20,000 تۆ بۆ 20 کەسیان دیان نییە پشتیوانی لەو خەڵکە بکات لاهوری شێخ جەنگی و بەرەی گەل کە 12 کورسیان هێنا 2 کورسیان هەیە بۆچی ئێوە خەڵکتان نییە کە هەزاران کرد بڕۆن لە پشتیوانی لەو خەڵکە بکەن ئادەی شادس تۆ ئەڵێ من 15 کورسیم هێناوە زەحمەت نەبێ ئەگەر تورکیا و میت بۆی دیزاین نەکردووی زەحمەت نەبێ بۆچی 15 کەسی بۆ ناخدە سەر شەقام و پشتیوانی لە خەڵکی مانگرتوو بکە لە سلێمانیە با ئەمڕۆ لە جیاتەوەی کە 500 کەس یا 600 کەس یا 1000 کەس بڕوا بۆ دێگەڵا با ئەمڕۆ 10,000 کەس بوایە با 50,000 کەس بوایە با 100,000 کەس بوایەت چەندین ساڵە من 100 جار ئەو قسەم کردووە کە پێویستە ئەو سنوورە تێک پشتێنرێ بەڕاستی با ئەمڕۆ لە جیاتی 500 کەس و 600 کەس و 1000 کە مامۆستا لەگەڵ هەندێک لە ژنان و لە کچانە با ئەمڕۆ 10,000 کەس بوایە با 50,000 کەس بوایە بە هەر هەمووتان بچوونە بزانم پارتی چۆن بەری پێگە زەحمەت نەبێت کامێ ئێوە زەحمەت چیتان کردو
بۆیە خۆشەویستانی من مەسەلەی چوونە هەولێر بە تەنها مەسەلە چوونە هەولێرەکە نییە. 15 ساڵ لەمەوبەر هەتا ئێستا ئەم ئارام ئەحمەد دەیان جار باس مەسەلەوە کردووە کە پێویستە هەزاران کرد بڕوا ئەو دێگەڵەیە تێکشکێنێ لە بەرامبەر پارتی بنەماڵی بازانیە. ئەبێ ئەم سەخافەتەی پارتی تێکشکێنێ بەڕاستی. بۆیە بابەتەکەی ئەمڕۆ گرنگیەکەی چوونە ناو هەولێر و بەردەم ئەنجومەنی دزان نییە، بەڵکو بۆ دنیایان سلماند دەسەڵاتەکەی پارتی و بنەماڵی بازانی چوو وەحشەتێکە لە حەقیقەتە. سلماندیان کە چۆن ئەم بنەماڵەیە لە پێناوی بەژۆندەکانی خۆیانە هەموو شتێکن. بۆیە چوونی ئەو خەڵکە بۆ دێگەڵا کاردانەوەی شەلاتیانەی دیکتۆتارانەی پارتی و بنەماڵی بازانی بۆ ئەبەد خراپتر لە سیوێکی ئاب بوو کە ئەمڕۆ بۆ مێژووی خۆی تۆماری کرد لە حەقیقەتە. ئەمە حیاچوونی پارتی و سیاسەتی پارتی و بنەماڵی بازانی بوو بیەوەیە نەیەوێ. دنیا دەبێ بزانێ پارتی بادینان و هەولێری داگیر کردووە، دوژمنایەتی خەڵکی دەڤەری سلێمانی ئەکا، هی خەڵکی گەرمیانەکە و بە دوژمنی خوانی ئەزانێ لەبەرەیەکە گوێ لە مستی پارتی و بنەماڵی بازانی نین. دەبێ بزانرێ کە بنەماڵەی بازانی بە بەرنامە لە ڕێگای شەریکە دزەکانیەوە شەڕی دژی لەو دوو دێگەڵەوە دژایەتی ئەو خەڵکە ئەکا. لەبەر ئەوەشەکە لە ساڵی 1992ەوە یەکشت بۆ هەڵەبجە نەکراوە. هەڵەبجەیان ناوە شار، بەڵام ئەو هەڵەبجەیە بڕۆ ئێسش گوندە لە حەقیقەتە. بڕۆ بزانە سێری پێنجۆنەکەی ئارام ئەحمەدکە، سێری گەرمیان و کەلار و کفری و ئارەم بابەتانە بکەن، سێری قەڵاتزیە و ڕانیەکەن، خەڵکی سلێمانیکەن. لەبەرەوەی بنەماڵەی بازانی ئەو منتیقانە بە هی خۆی نازانێ و بە دوژمنی ئەزانێ لە حەقیقەتە. باشە ئەم ڕێگریەی ئەمڕۆ کاریگەری خۆپیشاندانەکەی لە ڕووی میدیاییەوە گەورەتر کرد و کاتی زیاتری خەیانلەوەی ڕاستەوخۆ بچنە بەردەم UN و بگەڕێنەوە. ئەگەر ڕاستەوخۆ بچونە بگەڕێنێتەوە ڕەنگە ئەوەندە کائین نەبووایە، بەڵام ڕێگریەکانی پارتی بەڕاستی بۆ ئەبەد پارتی و بنەماڵەی بازانی ڕەسوا کرد. بۆیە لێرەوە جارێکی تر ئەخلاقی پارتی و خۆی نیشاندایەوە کە هێزێکی شەقوەشێنە و تەنیا دژی مامۆسایان، چونکە ئەمڕۆ شەکیان لە مامۆسای ژن هەڵداوە کە بۆ خۆ من ئاگادارم. ئیتر هەر حیزبێ بەو جۆرە گزارش لەو بنیاتەی خۆیەکە کە پێی پەروەردە کراوە ئازیزانی ئارام ئەحمەد. ببورن دەرکەوت بۆ هەموو دنیا و بۆ خەڵکی کوردستان و عێراقیش کە ئەو 800,000 دەنگەی تەزویرەی کە پارتی هەیەتی بەرگەی بەڕێکەوتنی هاواری 800 مامۆستا نەگرتووە، یعنی بوو بە هەڵم لە حەقیقەتە. منطقی تیانە تۆ 800 مامۆستا بێ بەرگەی نەگری بیش لێ وەڵام من 800,000 دەنگی خەڵکی کوردستان لەگەڵایە، ئای بە 800 قوڕاچی بۆ خۆت و بۆ درۆت. بۆیە ڕێگە نادا تیشکی ڕاستەقینە و گڕووی یەکسانی و ئازادی مامۆسایان و فەرمانبەران بگاتە بە گوێشکەی خەڵکی بە بارمتە گیراوی هەولێر، ئەو بەڕاستی لەوە ئەترسێ. بۆیە باز نەکردن و پشتگوێخستنی ئەو ڕووداوە لەلایەن میدیای ڕوودا و ئاوا K24 بەڵگەیە لەسەر سوچی و چروپکی و بێحورمەتی و بێشەرەفی ئەو تڕە بەناو ڕۆژنامە نووسانەی کە لە دەڤەری سلێمانیەوە ڕۆشون بۆ ئەو کەناڵانە ئابڕوو شەرەف کەرامەتی خۆیان فرۆشتووە تەنها لە پێناوی موچەیەکە کە مانگەنە بیان دەنێ و وەکو سەگ خەریکی ژیانی خۆیان بن بەڕاستی. باشە ئەو بێژەر و کارمەندانە تێگڕایان، یەک کەسیشی لێ دەرناکەم، شەرەفی خۆیان، ئابڕووی خۆیان، کەرامەتی خۆیان فرۆشتووە بە بەرپرسانی پارتی. باشە و شەرەفی خۆشیان ئەبەن لەوێ هەڕاجێکن لە مەزادخانەکەی ماڵی مەسعود بازانیە. باشە تەنها و تەنها لە پێناوی ئەوەیە کە لەو کەناڵە بێنەوە مانگانە مەجموعەیەک پارەی سەرشۆڕی وەربگن و بۆ خۆیان بیخۆن. باشە بۆیە ئەوانە ئەتوانم بڵێم دەیوسن بە پلەی ئیمتیاز. باشە یەکگەرد ئەخلاق عیزت لە جەستەی ئەم ئیشبەشەرانە نییە وجودیشی نەبووە بەڕاستی. بۆیە لەوانەیش بێشەرەفتر بینەرەکانی ئەو سێ کەناڵەیە کە سەیریانەکەن. لێرەوە داواتان لێکم کە پێویستە ئەو کەناڵانە ڕسوا بکرێن بۆ گوێیان لێ نەگیرێ لە ماڵەکانی خۆتانە بیان سڕنەوە لە حەقیقەتە، چونکە ئەو کەناڵانە کۆمەڵێ لە هەرە ئینسانە خێوەرەکانی تێدایە و بە پارەی دزراوی ئەو میلەتە بڕێوە ئەچێ ئەبێ بەڕاستیانە مقاتعە بکرێن و نابێ بەڕاستی ئینسان سێری ئەو کەناڵە سەخیفانەی پارتی بکا کە ناوم هێنا بە تاتی ڕوودا و K24 و ئاوا و ئەلم بابەتانە. بۆی ئازیزان خاڵێکی تر کەسەرنجی ئارام ئەحمەدی ڕاکێشە هەر زوو بەیانیەکەی علی حەمە ساڵح وتی من لێرەم بەرەو UN ئەچم، بەڵام هێزێکی زۆری لێە و ڕێگە نادەن من لە سیارەکەش دابەزم. من نازانم نیەتی علی چی بوو واخرە خۆی گەیاند بوو ئەوێ، بەڵام دڵنیام لەوەی کە بۆ ساردکردنەوە و ترساندنی خەڵک بوو دەنا دەبوو ئەو کاری نەکردایە. بەڵام خەڵکی گەمژە ڕەنگە بە شانازی بووی بنووسێ ئەلم باشکۆنە هەمووی فڵکردن لە خەڵکی عاقڵی ئەوێ تا لە یاریەکان تێبکە.
خاڵێکی تر ئەوەیە کە پارتی لەبەر ئەوەی خۆی عەمیل و بەکرێ ژیراوە وا ئەزانێت هەموو کەسێک خۆی وایە باشە آخر کوا لەبەر ئێوە جاشایەتی بەرکەزەکەوێت وەڵڵاهی ئەزیزان ئێستا بچم ببن بە جاشی تورکیا منی ناوێت باشە ببن بە جاشی ئێران منی ناوێت ببن بە جاشی مالیکی و عێراق لە منی ناوێت ئەڵێ بنەماڵی بازانی هەیە جا تۆ چیت کاکە تا ئێمە تۆمان بە جاشایەتی بێ بنەماڵی بازانی هەیە عەبقەریەت لە جاشایەتیە باڵابەست لە خیانەتە ئێمە تۆمان بۆ چێ بەڕاستی ئێمە ئەومانێت باشە هەر ئەم بەیانیە ئومێد خۆشناوتی عەرەبیان لە ناودایە تۆ سێری ئەو قسە قۆڕە ئێوارەیش وەزارەتی ناوخۆ لە بەیاننامەیەکە بوختانێکی گەورە ئەکا ئەڵێ ئەمە پەکەکەی تێدایە باشە بۆی ئەم پارتیە وا لە پەکەکە تۆقیوە وا زیڕەی کردووە لە هەر شوێنێک کەسێک باسی ئازادی بکە یەکسەر ئەیبەسێتەوە بەوانەوە بۆیە قسەکانی ئومێد خۆشناو ئەبێ هەمووتان بزانن خۆشەویستان ئومێد خۆشناو پارێزگای هەولێر نییە بەڵکو پارێزگاری کۆمەڵێ لەشفرۆشە و پارێزگاری سەرانی پارتیە باشە پارێزەر و حرەسی گوندی ئەڵمانیە لە حقیقەتە خاولی بەدەستی بەر دەرگای سۆزانی خانەکانە نەک پارێزگای خەڵکی بەشەرەفی هەولێر باشە خەڵکی بەشەرەفی هەولێر هیچ کاتێ سەرشۆڕێکی ویان بە پارێزگاری خۆیان نەزانیوە ئازیزانی من بۆیە دژایەتیکردنی پارتی و نۆکەرەکانی بۆ مانگرتووان باشە ئەبێ هەمووتان بیزان کە پارتی بە دێژایی مێژوو ئەمە عەقڵ و ئەخلاقەکەی بووە و هەر مانگرتنێکی هەشتێکی بەسەر بێ بە دەرەجەی یەکەم پارتی لێ بەرپرسە لە دوای ئەوەی چی لێ بەرپرسە بەڕاستی باسی ئەوەشم کرد کە خەڵک بۆ وێنەگرتن نەچن ئەگەر ڕاستەکەم بڕۆن لەوێ پشتیوانی ئەو خەڵکە بکەن باش نییە کچێکم بینی خۆشەویستان مەقابلەیەکی ئەکرێت کچەکە کێشەیەکی هەیە نەچوو بۆ مەسایلی پێشوازی لە خەڵکی سلێمانی و ئالەم بابەتانە لە پرۆژەیەک کە ناوی گوندی کۆریە و کۆمەڵی خەڵکی ڕەشەڕوتی تیاژی لەوێ چۆتە لەوێ ئەواکات پارتی ئەوەندە ترساوە ناهێڵێ کەس مقابلەی ئەو ئافرەتیش بکات بەڕاستی ژنەکەی لە داخە زۆر ئازایانە ئەڵێ خەڵکی سلێمانی بەخێر بێن شاشاری خۆیانە باش نییە ئاوا جوابیان ئەداتەوە بەڵام ئەوان هەڕەشەی لێکن ئەڵێن ئێوە ناساویت و دەموچا و ئالەم بابەتانەیە باشە ئازیزانی ئارام ئەحمەد بە وجدانی خۆتان سوێنتان دەدەم ئەگەر پارتی دڵنیایە ولەوە تەئکیدە کە خەڵکی هەولێر هەمویان پارتین و بنەماڵەی بازانیان قبوڵە باشە بۆچی بۆ جۆرە ڕێگا لە خەڵک ئەگرێ کە بڕن بۆ هەولێر باشە کاکە پارتی بە پێی مەنتەق ئەزانێ کە خەڵکی هەولێری لەگەڵ نییە ئەوەی هەولێر بەڕێوە ئەبا لەگەڵ بەعسە هاتووە لە سوێژی ئابا بەدەبابەی بەعس هاتووە بۆ هەولێری داگیر کردووە بەڕاستی باش نییە و حیزبەکانی تریژ وەکو یەکێتی و ئەوانی تر ئەمەندە سووکن لە بەرامبەر پارتی و بنەماڵەی بازانیە خەڵکی هەولێر متمانەیان پێ ناکەن لە حقیقەتە باشە ئەگەر پارتی بیزانی باە خەڵکی هەولێری لەگەڵا ڕێگای ئەکردەوە بۆ 500 مامۆسایە زیاتر یا کەمتر خەڵک قەیچێکە با بچنە هەولێر با مزاهرە بکەن با بچنە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەو ناڵم من 800,000 کەسم لەگەڵایە کاکە ناڵم من 800,000 دەنگم هەیە ئەی بۆ لە 500 کەس ئەترسی بۆ نێتە هەولێر کاکە بۆیە پارتی خاوەنی یەک دەنگ نییە دەنا نەئەترسا لە حقیقەتە باش نییە بەڵام دەترسێ دەڵێ ئەمانە بێنە هەولێر هەولێریەکانیش پشیوانیان بکەن ئەکەن وەشانەکەمان لەسەرا ئەشکێت باشە بۆیە ئازیزان دڵنیاتانەکەمەوە ئەوانەی ئێستا دیفاع لە پارتیەکەن هیچی هەولێری نییە باشە هیچی هەولێری نییە پارتی هاتووە ئەڵێ حکوومەتی فیدرال و خەتای حکوومەتی فیدراڵە بابیجان حکوومەتی فیدرال چی بکە تۆ هەڵەسیت نەوتەکە ئەفرۆشی لە کوردستان سنوورەکانی هەمووی بردووە بۆ خۆت تاڵانی ئەەکەیت لەگەڵ یەکێتیا بەشەرێکی ئەیخۆن شەوانە و ڕۆژانە سەدان تەنکردنەوت باشە گاز فلان ئەچێ بۆ ئێران و تورکیا و سووریا و ئالەم بابەتانە باشە خەریکی ئەم هەموو بازرگانیان ئەمە با پارەی ناوخۆ بووەسێ لە مرورەوە لە نازام چی بە لە دیو ئالەم بابەتانەوە هەموو ئەمانە ئێوە ئەیدزن کەشی ئێژڵێن ئەبێ هەولێر موچەکەشمان بداتی ئەین عەفوو بەغا موچەکەشمان بداتی لە چی دنیا هەیە نیوەڕۆ باسم کرد ئەمە ئەوەیە بەشەکەی خۆم بۆ خۆم و بەشەکەی تۆش ئەخۆم شتیوان نییە اینجا بەیاننامەکەی وەزارەتی ناوخۆ ئازیزان ڕێک کە ناوی پارتی کرێکارانە بە باشە ڕێک بە تورکیا ئەڵێ ئاگادارمان بە یاریەکە ئەمەیە ئەم مزاهرەیە پاکەکەی تایە بە وازەحی ئاوا بەیاننامەکە وەزارەتی ناوخۆ ئاوا ئەڵێ بۆ چیشە بۆ ئەوەی شەرعیەت با بە تورکیا کە شتێک ڕوویە فریای کەوێتی پارتی بنەماڵەی بازرگانی بۆیە خەڵکی کوردستان دەبێت تێبگەن کە خەڵکی هەولێر لەژێر چه فشارێکی پارتی بنەماڵەی بازرگانی و پیاوەکانیەتی
باشە لۆتیەشی وەکو ئومێد خۆشناو بۆی نییە بەڕاستی بە ناوی هەولێرەوە قسە بکات ئومێد بۆی نییە بە ناوی خەڵکی هەولێرەوە قسە بکات تەنها بۆی هەیە بە ناوی لەگەڵ ڕێزما بۆ ئێوە لێش فرۆش دیسکۆ باڕەکانی عینکاوە گریملان بازانم ئینپایر فلۆریا سیتی ئیتالی 1 و 2 ئیسنازانم ئەمریکی و ئینگلیزی لوبنانی ئەتەنە بەنای ئەوە قسەکە ناکەتە ئومێد پارێزگاری خەڵکی بە شەرەفی مامزاوا و شۆڕش و سێتاقان و نازام تەعجیل و تێراوە و ئەمانە نییە با باش ئەو ڕاستی بزانن خەڵکی هەولێر چی بکە باشە معارەزە و یەکێتی ئەو نەبی ئەخلاق بوون هەموو جارێک لە بەردەم چەقۆی پاتیا ئەو شاریان بەجێهێشتووە بۆیە هەولێر سیقەی بە خەڵک نەماوە یەکەم جار لە بیری مێت گۆڕان 160,000 دەنگی لە هەولێرە هێنا ئازیزانی ئارام ئەحمەد بەڵام لە دواییە پشتیان کردە خەڵکی هەولێر هەمومان ئەو ڕاستیانە ئەزانین خۆ ئەبێ ئێمەش حسابکەین بۆ شعوری خەڵکی بە شەرەفی هەولێریش باشە پارتی ئەیتوانی ئەگەر خەڵکی لەگەڵا بوایە 10,000 کەس هێنایە سەجادە بڵێم غەڵەتی بەغای و هینی ئێمە نییە و چی و ئەلم بابەتانە بەڵام نەیتوانی ئەو کارە بکات باشە ئێستا لە دنیای عەرەبیەوە لە ئێرانەوە خەڵک گەچن بۆ گوندەکانی پارتی بۆ سێکس و بۆ ڕابواردن ئازیزانی ئارام ئەحمەد هەولێر بە دەبابەکانی بەعز ژیراوە بەم ڕێگایە ناکەوێت دەست خەڵکی کوردستان باشە ئەوەی پارتی لە سیۆشی ئابا بە هەولێری کردووە تورکیا بە مادنی نەکردووە بە باش بیزانن باشە بۆیە پارتی ئەوێ خەڵکی سلێمانی پەلاماری خەڵکی بە شەرەفی هەولێر بدا بەڵام خەیاڵیان خاوە لە حەقیقەتە بۆیە ئێساش لێرەوە ئەیلێن خەڵکی بە شەرەفی هەولێر و خەڵکی سلێمانی ئاوا دوانەیەکن ئەوە ڕۆژەکەی ئاوایە ڕۆژێ دادێ کە چۆن پەلاماتە لە تەلۆتاکن بە پۆڕی خوراو بۆیە ئێوە نوێنەری خەڵکی هەولێر نین هی لە شرۆشەکانن کە لە دەرەوە هێناوتانن کە لە دنیای عەرەبیەوە ئێوە سادتان کردو بۆ هەولێر و لەوێ کوردانە بە سۆزانی خانە بۆ خۆتان ناو ماڵ و ژیان و گوزاری خۆتانە باش نییە لە شرۆشتان هێناوە لەبەر ئەوەی کوڕی مەسوور و نیەچی تەواوکە دەیان 1000 مەتر زەویتان لە خاکی پیرۆزی هەولێر داوە بەو سۆزان لە شرۆشانە ئومێد خۆشناو و پارتی و فڵان فیسەر ئالەم بابەتانە بۆیە بڕواتانە بێ بەیانەکەی من خەمی ئەوم بوو کە پارتی مزاحرەی پێچەوانە بکات لە هەولێر دژی مامۆسەری ناڕاچی باشە ئەمام بچوونایە بۆ ناو هەولێر بردەم وەزارەت بەنمونە یا هەر شوێنێک ئەو ئەم چوونایە 10,000 کەسیان بهێنایە دژی ئەمانە بیان پەلامە هینەک دژی ئەمانە قسەیان کردایە شیعریان بدایە بەڵام پارتی نەیتوانی ئەوە بکە بەڕاستی من خەمی ئەوم بوو بەڵام بۆی نەکرا بۆ نەیتوانی چونکە خەڵکی هەولێر بۆی ناکەن خەڵکی هەولێری بە شەرەف لەبەرێ ڕەنجە کێشن بەیانی هەڵەسێ ئەڕوا بۆ ئیشکردن هەتا وەکو ئێوارە باش نییە کاتی نییە بۆ ئەوەی کە بێ مزاحرە بکا بە قازانجی پارتی بنە ماڵی بازانی بەڵام لە شرۆشەکان ئەتوانن ئەوانەی کە هێناویان لەم لاولۆلا لاحقەتە باشە هێزی ڕۆژ ئەتوانن جلی مەدەنیان لەبەرکەن و بیهێن مزاحریان پێ بکەن چونکە ئەوانە خۆفرۆش و خائینن بەڵام ئەوانە خەڵکی هەولێر نین بەڕاستی باشە ئەوانەی کە دیفاع لە هەولێر لە پارتی بنە ماڵی بازانیەکەن ئازیزانی ئارام ئەحمەد ئەزانی چێن ئەوانن کە بە ڕۆژە ئیش ناکەن شەو هەتا بەیانی ئاڕەخەکەنەوە خوا و نەگوناحن باش نییە بە پیا و بەژنەوە یعنی لەش فرۆش و ئەلم بابەتانە باش نییە ئەمانە ئەتوانن لە هەولێرە دیفاع لە پارتی بنە ماڵی بازانیکەن ئینە خەڵکی بە شەرەفی هەولێر نایکە لە حەقەتە ئەوەی چونکە لە شرۆشەکان شەوانە ناخەون بە ڕۆژە ئەبێ بخەون چی بکەن کاک ئەبێ بە ڕۆژە بخەون لەبەر ناتوانێت پارتی ئەو شتانە بکات اینجا ئازیزان لە هەمووشی ناخۆشتر سۆرانیەکانی ناوپارتی لە هەموو کە زیاتر ئەوەڕن زۆر سەیرە بەڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد یەک بارزانی یەک بادینانی تااقەتی دیفاع لە پارتی بنە ماڵی بازانی کات ئەو کات ئەوە ناکەن بەس ئالی هەسینەکان نازانم ئەو چی هەورامی ئەوەی کە حەپێ بەس ئەمانە خەریکی وەڕەوەڕن خۆشەویستانی ئارام ئەحمەد زۆر سەیرە بەڕاستی بەس ئەمانە ئەوەڕن ئالی هەرسین ئەوەڕێ کاک کەس خۆشی نادەنێ باوکی لەکوێ پارتی تەختی کرد و کوشتی باشە گۆڕەکەشی پیشان نادەن کەچی لە هەموو کەسە زیاتر بۆ پارتی بۆ بنە ماڵی بازانی ئەوەڕێ لە واقع باش نییە ئەمەیە ئەخلاقی سۆرەکانی ناوپارتی داوە شێر بۆ خۆتان و ئەخلاق و شەرەف و ئاپۆتان بڕۆن سەیریکەن ئازیزانی ئارام ئەحمەد لە 100 کەس کە ئەوەڕێ دیفاع لە پارتی بنە ماڵی بازانیەکە 95 سۆرانیە باشە 95 سۆرەیە دەسەکەی بەلام سەفا خۆش بێ لەمەیە من بەلام سەفان بەدڵە باشە با یەک سڵای بۆ برێرم کە ئەڵێ سۆرەی قوندەر جاکە ئەڵێ سۆرەی قوندەر بەلام سەفا قەسی سۆرانیەکان نییە قەسی ئەو سۆرانیانەیە کە پارتی و دوای ڕێبازی بازانی کەوتون چونکە خۆ چوزانێ نایەن ناسێ کاکەشە
تێگەی ناناسی ئەوانە ئەناسێ کە دوای خۆی کەوتون لەبەرەوە مەلا سەفا ڕاستەکە کاکە سۆرەی قوندەر ئەوانن بە قەولی مەلا سەفا من وا ناڵم ها من بێڕێزی ناکەم مەلا سەفا پێوتون ئافرم بۆ مەلا سەفا تێی سۆرەی قوندەر کاکە یعنی ئەوانەی کە دوای پارتی و بنەماڵی بازانی کەوتون و سۆرن قوندەرن کاکەژێ کابرا ئەگەر وانە بێ خۆشەویستانی ئارام ئەحمەد چۆن ئێسایەتی باشە بۆ نمونە لەشێتی باوکی ئارام ئەحمەد بکوژێت باشە بیسم بۆ لای مام جەلال کەسە لە ژیاندەوە یاسم بۆ لای پاوەڵە یاسم بۆ لای قوبات تاڵبانی بڵێ کاکە ئێوە باشی منتان کوشتووە زەحمەتی بە گۆڕەکەی دەچووە بڵێ وەڵای من گۆڕەکەی دە پێ ناڕین کەسی من دامیش حاپە دیفاعیان لێ بکەم چۆن شیوا بە کاکەشە کەسی ئالی هەسین ئەوە ئەخلاق و شەرەف و ئابڕۆکەیەتی هەموو سۆرەکان ئاوایە لەبەرەوە من لەوە جاتە کاتی ئێوە ناکوشم ئازیزانی ئارام ئەحمەد حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەتان هەیە ئەوە کۆمەڵی حەقایق بوو کە ئەمڕۆ باسم کرد ئەمڕۆ ئەو خەڵکە کە ڕۆیشتن بۆ دێگەڵە سەرکەوتنێکی باشیان بەدەستهێنا و بۆ ئەبەد پارتی و بنەماڵی بازانیان ڕسوا کرد لەوە تاکید بەڕاستی ئەگەر پارتی ڕێگەی کردایەتەوە بە پاسەکانەوە بە حیمایی خۆیەوە بیبرنایە بۆ بەردەم وەزارەت لەوێت چەند سەعات دابنیشتایە پەیامەکان بدایە بەو زەبڵخانەی کە نای وەزارەت و ئالەم بابەتە ئەنجومەنی وەزیران عەفو بیانێ بەوانە ڕەنگە ئەو نە سەرکەوتوو نەبووایە بەقەدەر ئەوەی کە نانش بچنە ناو هەولێرەوە ڕاستی یعنی نهێنی سەرکەوتنی ئەمڕۆی مانگرتوان بۆ هەولێر ئەوە بوو کە پارتی ئەحمەقانە ڕێگەی نییە ئەمانە بچنە ناو هەولێرەوە بۆ بەردەم ئەنجومەنی وەزیرانەکەیان کە بەڕاستی زەبڵخانەیە بە پێچەوانەشەوە ئەگەر ڕێگەی بدایە بچوونایە بەڕاستی سەرکردنەکە ئەوە هین نابوو ئەوەندە سەرکەوتوو نابوون بەڵام کە ڕێگەیان نەدا ئیتر سەرکەوتیی باشیان بەدەستهێناوە دەستیان خۆش بێن من ڕێزم بۆ هەموو مانگرتوان هەیە بەڕاستی من پێم وایە هەدەفی خۆیان پێکاوە ئێستا من ڕێی خۆمە خۆشیان ئازادن کە درێژە بە کارەکەی خۆیان ئەدەنیان نایدن من ئەم مانگرتوانە هەتا کۆتایی پشتیوانیانەکەم بەداخەوە ئەوم پێکرێکە کە هەم لە ڕاستیە پشتیوانیان ئەەکەم ڕۆژان لەگەڵ چەندیانە قسە ئەەکەم ئاگام لێیانە لەگەڵ خەڵکە لەگەڵ ئەمەوە ئەوەیە خۆیان ئازادن بەڕاستی درێژەی پێدەنەوەوانە بەڵام من پێم وایە ئێوە هەدەفی خۆتان پێکاوە بەڕاستی ئیتر خۆشتان ئازادن ئایا درێژەی پێدەن یان بەچ ڕێگایەک هەڵی ئەپەسێرن بۆ کاتێکی تر ئەویان ئێوە خۆتان پێ کۆمەڵی پیاوژنی ئاقڵن و خۆتان ئەزانن چی بکەن بەڕاستی بەڵام بەرحەڵ ئێمە پشتیوانی دەنگە ئازادەکانین لە باشووری کوردستانە دژی چەتەگەری پارتی و بنەماڵی بازانی و دوجاریش جەماعەتی یەکێتی من ئیتر بەخواتان ئەسپێرم ئازیزانی ئارام ئەحمەد شەو شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە خواتان لەگەڵ سەرچاوان